نوچگانی ما بابان انور سلیمانی بابان سپیده باش افدمیته باش اگر زانیاری زیاده تر لسر و پروژه بدهیم بابان اگر دنگی من تیتا زانیاری زیاده تر لسر و پروژه بدهیم لێسا لەسەر شەقامی بازەی مەلیک مەحموودم نزیک چاڤیلان لێرە ژمارەیەک لە چالاکانی ژینگە و پۆلیسی دارستان لێرە کۆبوونەتەوە دەیانەوێت لەم وەرزی سەرماوە سۆڵە و بارینی بەفرا بەوتێ ئەمان باڵدارەکان و گیاندارە کێوەکان لە چیاکاندا پێویستیان بە خۆراک و بۆی بەردەوامی بە ژیانیان بدەن ئەمان هاتوون کۆمەڵێ پێویستیان پێیەکە ئەو دیمەنانە بگوێزینەوە نانەڕەقە و گەنم و کۆمەڵێ خۆراکی باڵندەکانیان هێناوە تاوەکو بیگەنە بچنە سەر چیاکان و بیگەنە ئاژەڵەکیێوی و باڵندەکان من دەچمە لای کاک سەروەر کە وەک سەرۆ هاوسەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان دەمەوێت لە زاری خۆیەوە پێم بڵێ پرۆژەکەیان چییە و ئەیانەوێت چی بکەن کاک سەروەر سوپاستانەکەین بۆ ئەم پرۆژە ئێوە ئەتانەوێت چی بکەن لەم ئەمڕۆ کە بەفرباری بەناوی خوای گەورە و میرەبان دیارە ئێمە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان ناوەندی چالاکی و ڕێخستن ئەمە بۆ جاری بۆ سێمی ساڵە کە وەکو ڕێکخراوەکەمان هەڵ ئەسین بە بردننی خۆراک و دانەوێڵی پێویست بۆ ئاژەڵ و باڵندە و پەلەوەرەکان ئەمەش لە پێناو پاراستنی ژیانی ئاژەڵەکان ئەمڕۆ کە دەزانین کە شەپۆلێکی بەفربارین ڕووی لە ناوچەکانی کوردستان کردووە ئەمە ژوای کردووە کە بەدەستهێنانی خۆراک و دانەوێڵە ئەستەم بێ بۆ ئاژەڵ و باڵندەکان بۆیە ئێمە لەم ڕێگەی وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان لە ڕێگەی ئەم تیمە خۆبەخشە و بە خۆشحاڵی و بە هاوکاری بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی دارستان و ژینگەی سلێمانی ئەمڕۆ سەردانی چیای ئەزمەر دەکەین و لەوێ بە چەند ڕێگەیەک دانەوێڵە و لەگەڵ خۆراک بۆ ئاژەڵەکان دادنی دانەوێڵەکانیش دیارە ئێمە ئەم دەبەیە کە ئەمە دەبێت فڕێدراوە واتە ئێمە هاتوین جارێکترم دەبەیەمان بەکارهێناوەتەوە لە ڕێگەی تەلێکەوە بەستومانەوە بڕیومانە گەنمەکە دەکەین ناو ئەمەوە و ئەمە هەڵدەبەستین بە قەولەقی درەختەکانە و هاوکات نانەڕەقەمان لەگەڵ خۆمانە هێناوە ئەم نانەڕەقەیە لە ڕێگەی پەتێکەوە دەیبەستین بە قەولەقی درەختەکەەوە و دواتر شۆڕی دەکەینەوە بە شێوەیە کە ئەگەر هاتوو ئەو ئاژەڵە نانەڕەقەکە و لەگەڵ پەتەکە بخوات هیچ جۆرە کاریگەریەک لەسەر ژیانی ئەو ئاژەڵە دروست نەکات پرۆژێکی عملیە هەستەکەن گیاندار و باڵدارە کێوەکان و گیاندارەکانی استفادە لەم پرۆژەیەوە بەڵێ بە دڵنیاییەوە چونکە ئێمە ئاماژەم پێکرد ساڵانی ڕابردوو کردومانە بە هاوکاری لەگەڵ پۆلیسی دارستان و ژینگە و ئێمە ئەم ئیشەمان تەجروبە کردوواتە ئەزمونمان لەگەڵی هەیە بۆیە ئێمڕۆ ئێمەش کە بە ئۆتۆمبیل هاتین یعنی تەجروبەی ئەوەمان کرد کە زۆرێک لە باڵندەکان کە من خۆم پێشتر دیمەنی وام زۆر بە کەمی بینیوە پێکە بۆ ئەوەی کە باڵندەکان خۆراکی یان دانەوێڵی پێویستیان دەست ناکەوێت بۆیە ڕوو لە ناوچەیەکەم بۆیە من لێرەوە داواکاریم بە تایبەت بۆ خەڵکی ئەو ناوچانە هەیە لە گوندەکانە کە بەفری لێباریەوە هەوڵ بدەن بۆ ئەوەی دانەوێڵی پێویست خۆراکی پێویست بۆ ئاژەڵەکان دابنێن و شۆفێرەکانیش ئاگاداری ئەوە بن لەسەر شەقامەکاندا و لەسەر جادەکاندا خێراییان کەمکەنەوە بۆ ئەوەی ژیانیان پارێزراوە بێت دیارە شوان پۆلیسی دارستانی شاوشێوەی ئەم ڕێکخراوە هاوکاریانە بۆ پێم خۆشم چۆن لای کاکێمن کەرەمخان کاکێ منەوە چیتان کردو چۆنتوان هاوکاری ئەم پرۆژەی ئەم ڕێکخراوە سروشتێ بکەن بەڵێ ئێمە وەکو بەڕێوەبەری پۆلیسی دارستان و ژینگەی سلێمانی وەکو برای بەڕێزم کاک سەروەر ئاماژەی پێکرد ئێمە یەکەم جارمان نییە کە هەڵسین بەم کارە بە بەردەوام ئێمە ئەرکی خۆمانە لە کەژوچیەوەکان لە قەزا و ناحەکان لەبەرەوەی ئێمە زیاتر لە 11 قەزا و 26 ناحە لە ئەستۆمانە بە بەردەوام ئێمە ئەم کارە ئەکەین واروەها بە تەنسیقمان لەگەڵ برای بەڕێزم کاک سەروەر بە بەردەوام ئەم کارەمان چەند ساڵی کە کردووە جگە لەوەی ئێمە لە کاتی ئەم بەفرباری نەش دەبێت ئێمە لە کاتی کە هاوینە ئێمە بە هەمان شێوە توانیومانە بە دەبا ئاو سەرخێن بۆ ئاژەڵەکان بۆ کەژوچێوەکان ئەمە ئێستا حالێن بۆ باڵندەکانە بۆیە من لێرەوە داوا لە هاوڵاتیانی بەڕێزەکەم ئەگەر نەتوانن لە کەژوچێوەکانش دانڕووکەن بۆ باڵندەکان بتوان لە سەربانی ماڵەکانی خۆیان یاخود لە سنووری باخەکانی خۆیان یاخود تۆزە لە دەرەوەی ماڵەکانی خۆیان بتوانن ئەو خۆراکە یاخود دانڕووکەن بۆ باڵندەکان بۆی بتوانن ژیانن بپارێزن ڕەوشی باڵندە و ئاژەڵەکیەکان لە ئێستا چۆنەکان بەفرەباریوە بێگومان ئێستا باڵندەکان بە دوای خواردنە ئەگەڕێن لەبەر ئەوە ئەگەر بێت و ئێمە لێرە هاوکار نەبین ئێمە خواردنیان بۆ دانەنی ناخود هاوڵاتیانی بەڕێز لە سەربانی ماڵەکانی خۆیان یاخود لە سنووری ئەو شوێنانی خۆیان ئەگەر بتوانین ئەوانش خواریەکان بۆ دانەنە لەوانەیە زۆر نەتوان خۆراک پیاکەن من شوانە چمە لای ئەم هاوڵاتی ئەم چالاکی بواری ژینگەی تر کە گەنمی هەڵگرتووە بۆ باڵندەکانی چیاکان بەڕێزم تۆ ئێستا ڕێگەی سەرشاخەکان
داخراوە گیراوە ئێوە بە چ ڕێگەیەکە ئەچنە سەر کێوەکان ئێمە دوو ڕێگای کەمانەیەک یان ڕێگای تەرەفلایەتەکە ڕێگای تەرەفلایەتەکەیش نەبووتوانین ڕێگای بە پێ بڕۆین بۆ سەر چیاکە دیارە شوان ئەم پرۆژە ئەمە یەکەمی جار نییە کە ئەم ڕێکخراوە یاخود ئەم چالاکانی بواری ژینگە لە کوردستان کردویانەوە لە چەند ناوچەیەکی جیاجای هەرێمی کوردستان و لە چەند قەزایەکی تر ساڵانی ڕابردوو ئەم پرۆژەیان تێز باڵانەوەر سلێمانیە سپاس بۆ زانیاریەنتە